و دووهەمین شت ئینسان سوپاسی خوا بکە، سوپاسی خوا بکە و دوعا بکە کە خوا بیگەێنێتە مانگی ڕەمەزان. برا خۆشەویستەکانم، هێشتا 2 ڕۆژی ماوە مانگی ڕەمەزان. کێ ئەڵێ ئەگەین؟ کێ ئەڵێ ئەگەین؟ زەمان نییە. تۆ تەختیت دانی دڵت خۆشە بێ، بەڵام بە دڵخۆشەکەت ئەجرت بۆ نووسرێ. نیەتی خێرت دەبێ، بە نیەتە خێرەکەت پاداشی گەورە لای خوا دەسەکەوێ، بەڵام مەرج نییە پێی بگەی بە مانگی ڕەمەزان. لە موسنەد ئیمام ئەحمەد ڕەحمەتی خوای لێبێ وغيري أو لأهل السنن ابن ماجه رحمة إخوان لبي طلحي كري عبيد الله كي أحد المبشرين بالجنة يشك لو دكسيك إخوائي قورا مجدي بهاشي بياو أفرمي دو كس لعشيرتي بلي ناوي عشيرتك كان بلي هاتن بولاي بيغمبر صلى الله عليه وسلم إيمانيان هنا هردو كان لصالك مسلمان بول لمسلمانيتي خويانا بسربردني تمنيا لإسلاما قدري خواي قوليكي كان شهيد بو ويكي تريشيان صالي داهاتو وفاتي كرت طلحي كري عبيد الله فرمي الشوي كان خوم بيني لخوما لبردر جاي بهشت واستعبو كسيك هاتا دروا ئەو کەسەی کە ساڵی دواتر وەفاتی کردبوو لە دوو سەحابەکە نەک ئەوەی کە شەهید بوو پێشتر ساڵی پێشوو. شەهادەت زۆر گەورەیە. پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم لەگەڵ یەکەمین دڵۆپێخوێنیا کە لە پێناوی خوای ڕێژێ خوا لە هەموو گوناحەکانی خۆشە بێ. ئەڵێ یەکێک هاتە دەرەوە ئەوەیانی بان کرد کە ساڵی داهاتوو وەفاتی کردبوو. اینجا ئەوی تریشی بان کردە ژوورەوە دوای قەدەرێک. اینجا هاتن بە منیان وتیان تۆ هێشتا ماوتە. تجاري موت يعني تو تمني معه بس ودوا أنا وفاتي عن كذبوا إن جاء أبو طلحي كري عبيد الله رزاي خوالي بخوك يبينيو أفرمي بياني هاتم جرام خلق مي عجائب يعني لو باشا طلحة شون يعني أما الشهيد ولا بينا إخوة شهادة وانا جورية شون يعني لبيش أما يتريانا ونشوة تبهشت أميان بانكر دوا أفرمي جرانا وبو بيغمبر صلى الله عليه وسلم خوي مسلمان حق بيغمبر صلى الله عليه وسلم خەوی مسلمانی خەوە خۆشەکانی بە حەق داناوە و بەشێکە لە خەوی پێغەمبەران سەلامی خۆیان لێبێ بەشێکە لە 36 بەشی خەوی پێغەمبەران وەکو لە حەدیثە صحیحەکە فەرمێ. پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم ئەرێ ئەوە عەجایبی چیتان لێ ئێوە؟ ئەرێ ئەم سەحابەیە ساڵێ دوایە وەفاتی نەکردووە؟ وتیان بەڵێ، یعنی ساڵێک دوای شەهیدەکە. فەرمووی ئەی ڕەمەزانێ بە ڕۆژوو نەبووە دوای ئەو؟ وتیان بەڵێ. فەرمووی ئەی ئەو هەموو نوێژ و سوژدەیی کە لە پێناوی خوا بردوێتی والله بینی ئەمە و ئەو کەما بین السماء والأرض وەکو بینی ئەرز و ئاسمان وایە. الشاهد من الحديث مانگی ڕەمەزانەکەیە. مانگی ڕەمەزانەکە وای کرد کە ئەم سەحابە بەڕێزە ئەو شەهید بووە بەڵام فەزڵی لای خوا گەورەتر بێ لەوەیە. برا خۆشەویستەکانم بۆیە دوعاکردن بە گەیشتن بە مانگی ڕەمەزان یەکێکە لە سنەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، یەکێکە لە سنەتی سەحابە و تابعین و زانایان حتا ڕۆژی قیامەت. دوعا بکەن بڵێن اللهم بلغنا رمضان، خوا بمانگەیەنە بە ڕەمەزان. چی ئەڵێ ئەگەی کە گەیشتیشی ئەمجا سپاسی خوا بکە. ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێبێ یحیە بن شەرەف الدین النەوەوی سەرمەزەبی ئیمام شافعیە فەرمێ یستحب ناوێکە لە ناوەکانی سنت واتە خوا پێی خۆشە. خوا پێی خۆشە چی بکەی؟ کەسێ ئەن یوجەدیدە لەهو نیعمەتون کە نیعمەتێک تازە هات چووە ناو نیعمەتەکە وەکو مانگی ڕەمەزان. ئەو اندفع الله عنه نقمة ظاهرة یانە وتان نەکبەتێکی لە کۆڵ بووەوە خوای گەورە دەفعی کرد بۆی چی بکە؟ ئەن یەسجودە لله سپاسی خوا بکە سوژدەی شکر بەرێ یانەوە تا ئەو یوثنیە بما هو ئەهلو یانەوە تا سپاسێ بکە ستایشێکی خوا بکە کە شایستە بێ. بۆ یەکە گەیشتنە مانگی ڕەمەزان سپاسی خوا بکە بڵێ خوایە سپاس بۆ تۆ کە گەیشتم بە مانگی ڕەمەزان. اینجا ئەو فەرمودەیی طەلحەی کوڕی عوبەیدیلا و لەبیر نەچێت کە مسلمانێ بە مانگێکی ڕەمەزان چەند ئەجری لای خوا گەورەیە نافەوتێ.
بزانە من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەر کەسێ تەراویحی مانگی ڕەمەزان بکە خوا لێ هەموو گوناحی لەوە پێشی خۆش شەوێ. هەر کەسێ من قام ليلة القدر، هەر کەسێ ليلة القدر يعني ئینسانێ دەر ڕەمەزان بگرێ وەک وایە 800 ساڵ ژیابێ. دەر ڕەمەزان 800 ساڵ زانە چێ بۆچ دە ليلة القدر زینووی کردبێتەوە. مسلمانی وایە 50 ليلة القدر ئەگرێ. برا خۆشەویستەکانم پێویست ناکە حسابی کەی، بەڵام پێویستە سپاسی خوای لەسەر کەی. داواکەم لە